ئێمە پەیوەندیەکانمان بەردەوامە لەگەڵ وەزارەتی گواستنەوەی عێراق و لەگەڵ ئەو کەناڵانەی کە ئەتوانن گفتوگۆکانمان یا داواکان و خواستەکانی خەڵکی هەرێمی کوردستان و کێشەکانی داخسی مەتار بگەێنە دەسەڵاتی عێراق بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز عەبادی و هەروە وەزارەتی ناوخۆ و ئێمە لێرە وەلای خۆمان و قسەمان لەگەڵ نوێنەراتی نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان کردووە و هەروەها لەگەڵ عێراق بە بەردەوامی یاداش ئەدەین دەربارەی زیانەکانی فڕۆکەخانە، زیانەکانی پۆستە، زیانەکانی کارمەندانی فڕۆکەخانە، زیانەکانی لە سەروی هەمویانەوە، زیانەکانی پێشمەرگەی برینار، زیانەکانی ئەو خزمەتگوزاریانی بۆ ئاوارەکانی ناو هەرێمی کوردستان دێت. هەمووانەمان لە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات لە وەختی خۆ ئەگەێنین، بەڵام تا ئێستا چێ ئەوەی کە شتێک کە ئێمە دڵنیا بکە وامان لێ بکە کە بە هاوڵاتیانی خۆمان بڵێ ئەم خزمەتگوزاری فڕۆکەوانی جایەک لە هەرێمی کوردستانە بۆ هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ئەکەوێتە کار تا ئێستا کێشتێکی وا لەبەردەستان نییە، شتێکە گرنگتیە بتوانین قسە بکەین، بەڵام هەوڵەکانی لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئێمە وەکو وەزارەت بەردەوامین کە تا ئاسۆیەک لەو داخرانە بکەین.